گەلێک عالەمەکەش لۆ خۆی ئەعلان دەکە و ئەعلانی پێ دەکە و بڕە پارێکی لە خۆی ڕۆژانە بەدەست دەینیتن بەوشەی عالم فەقیرە بووە ترێن لە هەموو کوردستان پارەی پێ پەیدا دەکرێن و ئەنگۆش سەبەب بوون یەکەم جار هات لە دوونگۆ گەلێک تەلەڤیزیۆن دیشات بەس جاری یەکەم ئەنگۆ بوون ئەو جاری دووەمیش هاتنەوە بە خێربێن سەرچاوە ئەمە مەمنونی یعنی ئەو شەیت و عالم فەقیرە زۆر کەس بەکاردێنی لۆ بژێوی ژیانی زۆر کەس بۆ ڕیکلام لە هەموو جەیەک کابرا دەدینی خۆ لە جێ چێوی دیە دایرە چێوی دێ دەلێ ئەو هەندە باش دەلێ زۆرە سمبێ ڕەش عالم فەقیرە پێم خۆشە کابرایەک وشتێکی لە مرۆ وەربگری و ئاعلان بکە و ژیانی خۆی پێ بەڕێوە ببە پارێکی پێ خرکەتەوە زۆر پێ خۆشان پرسیاریان بە تۆ کرد ئاباد بەسوێ ڕژێ لە لێدوانێکی تەلەڤیزیۆنێک بوو لە هەولێرێ کچە قسەی دەکرد ئەمە لە بەدانیشتم گوتم داخۆچ دەلێ گوتی ئەو وشەیە ئەمەش گوتی چۆن بوو بەکارتانە گوتی بەکارمانینا باش ئەو قسەیە یەکەم جا گوتی ئەمە دووەم جا بەکارمانی بەس گوتی ئیمەنە بوو ئیکابرایە کە دەلێنێ سمێ ڕەش ئیشی معرەشی دەکە لە مەنتەقەی بادینان یعنی قسەکە نەیگو ئیمنە گوتی ئیویە و ئەنگۆش سەبەب بوون یەکەم جار هات لە دوونگۆ گەلێک تەلەڤیزیۆن دیشات بەس جاری یەکەم ئەنگۆ بوون ئەو جاری دووەمیش هاتنەوە بە خێربێن سەرچاوە ئەمە مەمنونی مناقەشەیەک بکەین لەسەر ئۆتۆمبیلێک سعرەکەی دادەنێن ئەتو بڵێ زۆر باش چانی باش ئەوە چەند 20 باشە زۆرە عالم فەقیرە وەڵا زۆرە